نعم استاذ الو بله چۆنی مامۆستا؟ زۆر سوپاس دەکەم جناب چۆنی؟ سوپاس دەکەم ڕێزتەیە مامۆستا خۆمت پێ بناسیێنە من ناوم قادر نادرە لە سوید قسە دەکەم پێم خۆشیان دە پرسیار هەیە ڕاستەتان بکەم زۆر سوپاس بەڕێزێ ئەتوو گوتەبێژی یەکێتی زانایانی کوردستانی ئەی زۆر سوپاس بەڕێزە و قەپاتی کرد کورە عیبە بۆی دەکەینەوە بابا وەکو دەکرێ وەڵڵا خۆ بابا ئەوە گوتەبێژی یەکێتی زانایانە خەر کوا دەبی کو لۆوا دەکەی لۆ پاک کوڕە کاکاگرە گوتەبێژی یەکێتی زانایان ئەو هانە هەموویان نییە لەبەرەوەی عەیب و عاریان هەیە لەبەر ئەوەی دەترسێن خۆ باشەم چمە پاراستنم زانیاریم تیرۆریستم چم بەس لەبەرەوەی ئەوەنە ئاوە دەترسم کاگرە کورە عەیبکە قەفلیدە